لە ئێستا لە 4 ڕۆژ بەسەر تیرۆرکردنی مامۆستا مەلاشار ئیسماعیل تێدەپەڕێت و بەڵام تا ئێستا کارانی کردەوەکە دەستگیر نەکراون. گەیشتی بە کاروانی شەهیدانی کاروانە تۆ گەیشتی بە کاروانی شەهیدانی کاروانە. بەڕاستی خەمی لە دڵی ئێمە دەرناچێت، یعنی ئەوی کە لای ئێمە خۆش بێ ئینشاءالله ئاشکراکردنەکەیتی هیوادارین داوا لایەنی پەیوەندیدار دەکەین کە بە زووترین کات بمانە و کێس ئاشکرا بکرێت، یعنی ئەوە دەبێتە خۆشترین مزجێنی لای ئێمە. ئینشاءالله شەهیدە خوای گەورە بە بەهەشتی پانوبەرین شادی کردووە ئینشاءالله. بەڕاستی خەمەشی زۆری بەجێهێشتەوە، هەرچی بکەین پڕ نابێتەوە جێگای. لە قەزای بەردەڕەش و لە گوندی کەونەباک بوونەوەی جەماوەری لەلایەن خەڵکی دەڤەرەکە ئەنجامدرا و تێدا لەلایەن کەسوکاری مامۆستا وشار بەیاننامەی خوێندرایەوە. بە ناوی بنەماڵەی شەهید دکتۆر وشار ئیسماعیل سەلام و ڕێزمان هەیە و سوپاسی هەموو لایەکی دەکەین. بە تایبەتی موسیبەتەکەی ئێمە زۆر گەورە بوو و کە ڕوویدا وامان دەزانی ناتوانین تەحمل موسیبەتەکە بکەین، بەڵام سوپاس بۆ خوای گەورە کە هەستمان کرد. ئەو هەموو خەڵکەیە تەعزیەی خۆی دەزانی، ئەو هەموو خەڵکە لە هەموو شوێنێکی بە موسیبەتەکە بەی خۆی دەزانی. زانیمان مامۆستا وشار هەمە نەبووە، ئەوەمان زانی بەرهی ئێمەیە، بەس مامۆستا وشاری هەموو خەڵکی بووە. مامۆستایانی ئاینی داوا لە دەرگا ئەمنیەکان دەکەن بە زووترین کات بەکارانی کردەوەکە دەستگیر بکرێن، چیتر مامۆستایانی ئاینی خوێنیان نەڕژێت. ئەوەی جێگا ناو هەرێمی کوردستان لە ناو پایتەختی هەرێمی کوردستان مامۆستایشی ئەوها بەدەستی تێروستان شەهید بکرێت، ئەوە بەڕاستی جێگەی قبول نییە. داواکار ئینشاءالله لایەنی پەیوەندیدارەکان دڵمان خۆشکەن ئەو تێروستانە زوو ئاشکرا بکەن و بە سزای عادلانەی خۆیان بگەینن. بەڕاستی ئێمە خەمبارین بە شەهیدبوونی مامۆستای بەڕێز، مامۆستای پایەبەرز، مامۆستا وشار ئیسماعیل. مامۆستا وشار ئیسماعیل نەک لە ئێمە چووە وەکو نایان، بەڵکو لە کۆمەڵگەی کوردستان هەموو چووە، لە شەهاولێر چووە، لە دایکەهێتیمان چووە. بۆیەکەوە ئێمە وەکو خەڵکی کوردستان هەمومان خەمبارین بە شەهیدبوونی مامۆستای بەڕێز مامۆستا وشار ئیسماعیل. لە شەوی 22 لەسەر 23 ئەم مانگا مامۆستا وشار ئیسماعیل لە شاری هەولێر لە بەردەم ماڵەکەی خۆیدا لەلایەن دارێکی ناسرا و تیرۆرکرا و لە سەرجەم و شارۆچکەکانی هەرێمی کوردستانیش گورگمانی ڕازایی دەستی پێکردووە و داوا دەکرێت ئەنجامدەرانی ئەم کارە دەستگیر بکرێت و بە سزای خۆیان بگەیەندرێت. لە سەرجەم شارۆچکەکانی هەرێمی کوردستان گوربوونەوەی ناڕەزایی هەیە دیژی تیرۆرکردنی مامۆستا ئیسماعیل، کە سوکارەکەشی دەڵێن داوای ئاشکراکردنی بکوژەکەیان دەکەن. محەممەد جەلیل، کەناڵی پانسات، گوندی کەونەباک لە سنووری قەزای بەردەڕش.